Hi Kurdistan, how are you? I am fine, don't fine, thank you. Hi Mr. Najirvan Barazani, how are you? Mr. وضعيتي كلش تارد وتعبانة. ئەم گەنجە عێراقیە ناوی عەلی عادلە، بە زمانە خۆشەکەی نیوە بە ئینگلیزی و نیوە بە عەرەبی بە جلێکی خاکی و دەموچاوێکی هێژارانەوە ژیانی سادە و پڕمەینەتی خۆی پیشانی عێراق و گیان دەدا. أنا حاليا عندي سؤال. I have one question. This is Erbil or Europa? مانگی پێنجەم ساڵ لەسەر بانگێش یارین مەسرور بارزانی ساردانی یارێمی کوردستانی کرد و چەند ڕۆژێک لە هەولێر مایە و خۆشترین و نایابترین شوێنەکانی هەولێری بینی. پاش دیدارەکە عەلی گۆڕا ئێستا وەرزشەکە نمایشی خۆی بە جلی مۆدێرنەوە کە ستایلی عێراقیەکەی فڕێدا ژیان و ستایلی مۆدێرن داگیری کردووە هاو کاتیەوەش جارجار بە وێنەیەک دۆستایەتی خۆی لەگەڵ ئارین مەسرور بارزانی نوێ دەکاتەوە. هەر عەلی نییە کە کەش و هەوای هەولێر گۆڕیوێت، بەڵکو پارتی چەندین یوتوبەری لە سعودیە و ئیمارات و بەغداد و کەسایەتی سۆشیال میدیا و نووسەر و ڕۆژنامە نووسانی بە پارەخەنی کردووە. مانگانە و ساڵانە بە گوێرەی سیاسەتی بەرگریکردنی لە پارتی و چوارچێوەی سووری بنەماڵەی بارزانی لارێمی کوردستانەوە پارەیان بۆ دەڕوە. ئەم کەسانە لە سۆشیال میدیا بە تایبەت پلاتفۆرمەکانی یوتوب و تویتەر بانگەشە بۆ کەسە یەکەمەکانی بنەماڵی بارزانی بکەن، فازای سایبەری بە بارزانی بوون بارگاوی دەکەن. پارتی هەر ئەوەش نا بەڵکو دوو کەناڵی ئاسمانی بەناوەکانی وەن نیوز و کەناڵ چوار کردوێتەوە و هاوکاری چەندین ئاژانسی عێراقیەکە. خاوەنەکانیان لاولێر کردوون بە خاوەنی شوقە و وێلەو لەسەر پارەی پارتی دەخۆن و دەخۆنەوە و پاسی پارتیەکە. بەڵام هەر لەولێر تەماشای ماوڵاتیە بکەن لە ناو جەرگەی ئەولێر ئاوارەکەوەڵێ فریامان کەون عەرەبێک لە کونی ناوین کەس بەهانایەوە ناڕوە. ئێستا چادەی بگرن 2000 دوکاندارە کابرا ساحب عایلێ برسیە لی کۆمە کاکە لە بە خاترینێ مار و منداری بەخوای گوێلێن ئێستا کابرا گوتی بانزینی دێنم خۆم دەستکردمەنا ئەو بازارە کاکە. ئەمەش نازمی ژارێکە ژارێکی ژیرە بەم جۆرە باسی نامەتی خۆی لە پایتەختەکە. حکومت عربی ناتێرە ئەجنەبی ناتێرە کا تەمین هەیە لە هەرێمی کوردستان تەمین عەلە الحەیات هەیە بەس تەمین هەیە لەسا جام ڕەشی تەمین هەیە لە زەلام کوشتنێ لە تیرۆ تەمین هەیە لە مخدرات لە قمار لە مەشروب ئەمان تەمین عەلە الحەیات نییە لێرە. ئەوەش گەنجێکی هەولێر کە دینارێک لە گیرفانی نییە. گەنجە چوەچی من ڕبعاچ لە بارکە چمەیە من ڕبعاکم لە بارکە بمرم باشتر نییە. پارتی بە تایبەت دوای ڕفراندۆم ئەم سیاسەتەی گرتەبەر ئامانجی کارەکەشی بۆەوە بووە لە شەقامی عێراقی تەپوتۆزی ڕفراندۆم لە خۆی بکاتە و ئارایشتی وێنەی خۆی لە شەقامی عێراقی بکە. وای دەبینێ ئەمانە وەکو کارتی فشار سیاسی و جوڵاندنی شەقامی عێراقی دژی سیاسیەکان بەکاریان دەێنێ. بەڵام ئەمانە لە ڕووی ئابووری و تەنانەت سیاسیەوە بارێکی گرانن بەسەرشانی وڵاتیان یارێمی کوردستان و خودی کادرانی پارتیەوە. تەنانەت لەو کاتەی پارتی لە بەغداد خۆپشاندان دژی زێباری دەکرا و تەنگە تاو بوو بە هەموو هێزیانەوە 57 کەسیان بۆ هاتە سەر شەقام، ئەویش پاش بە کادرانی لقی بەغدادی پارتی و بە پارە دابەشکردنەوە. تەنانەت یەک لەحزەش بارەگاکانیان لە بەغداد بۆ نەپارێزرا و ئەوانەشی لۆبی پارتی بوون لە بەغداد ورتەیان لێوە ناو، چونکە پارتی و هەموو عێراقیش دەزانێ ئەوەی شەقامی بەدەستەوەیە چەک و مەزهەبە نەک سیاسی و ڕۆژنامەوان و قسەکەری سۆشیال میدیا.